سوارە محەممەد بەخێر بێ بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا زۆر خۆشحاڵ بووین. زۆر سپاس کاکە ئاسوجیان، سپاس بۆ بەڕێست و بۆ بەرنامەکەتان و چاوی یەکەوێکەکەتان ماسەکەم. زۆر سپاس دەکەم. بە دەنگێکی لێوڕێژ لە ژیان و خەم و ئازارێکی جوانەوە دیت، بەڵام ماوەیەک بێدەنگ دەبیت و بە شاکارێکی جوان و جیاوازەوە دەیتەوە بۆ لامان. شاکاری موغان لەگەڵ زانای تاردا ئەم هەنگاوە جوانە چۆن دەستی پێکرد ئوستاز؟ زۆر سپاس کاگاسوجیان بۆ ئەو وشە جوانانەی بەڕێزت. من لێرەوە چاوی کاکە زانا ماچەکەم. زانا زۆر عەزەتی کێشا بۆ بەرەمهێنانی ئەو گۆرانی موغان. ڕاستی هەموو شتێ خۆی کردی. سپاسی هاوڕێکەشی سنوورەکەم کە ئەویش کاری لێمبەرداری و کاری تەسویرەکەی کردووە. بەڕاستی کاکە زانانەوە ئەو بەرهەمە بەرهەم نەهات، مەمنونیم. وەکوەوەی کە ئەو پرسیارە بکرد بەتەیەکی ئەوێت تاکو بڵین بەرهەمێکی نوێ پێشکەش بە ئەو خەڵکە بەڕێزەکەم. هەر خۆی من چۆن بڵێم، ینی پەلە ناکەم لە ئیشا. ئەو پەلە نەکردنش سەبەبی خۆی هەیە. هەم یەکێ لەوانە بەڕاستی هەڵبژاردننی شاید دوای هەڵبژاردننیش بە دوای بڵێن ئەوێ تاکو ئاوازێک سەرەکە لە سنگمە و لە دڵمە و لە هەمان کاتا بڵێن هەڵبژاردننی موزیسیان و تا بشتوانم ئەوەش بەڕاستی سەبەبێکی تەواوەتیە توانم کە خۆمی بۆ ئامادەکەم ئیمکانێتێک دروستکەم لە ژیانی خۆمان بتوانم کە بەرهەمێکی نوێ ئامادەکەم، بەرهەمێکی نوێ تۆمارکەم و ئەم سەبەبانەیە زیاتر ئێوێت بڵین وەختێکیوە تا بتوانم بەرهەمێکی نوێ پێشکەش بەڕێستان بەڕێستکەم. بڵێ بەدڵنیاییەوە سوارە تەنها گۆرانی ناڵێت، بەڵکو بە چێژ و تامەزرووبوونێکی ڕۆحی و سونەتیەوە هەر لە سەرەتاوە خۆی دەکات بە ماڵی هۆنراوە کلاسیکەکانی مەحوی و ناری و سالم و ئەوانی دیکەدا. قوڵبوونەوەی تۆ بەناو مانا و جوانبینی و ئەو جیهانەدا چ دەرگایەکی لێکردیتەوە کاکە سوارە؟ کاکە ئاسۆ، ئێمە هەمومان چ بەڕێست و چ ئەو کەسانی کە بڵین کار ئەکەن لە بوارەکەی خۆیانە، چ هونەری بێ چ هەشتێکی بێ، حتمی مەبەستیان خزمەتکردنی خەڵکە، مەبەستیان بەرەو پێشچوونی فکر و هزری ئەو جووەگر و بیسەرانەیە کە کاتی خۆیان پێشکەشەکەن بە من و تۆ. ئافرین بۆ ئەو کەسانی وەکو بەڕێزت کە بتوان پێشکەشی یان بڵێن پەیامێک وشەیەک پێشکەش بە خەڵکن کە خەڵک بەرەو ئاکارێکی جوان، بەرەو پەیامێکی جوانی مرۆڤانە بەرێت. منیش وەکو بەڕێست و خەڵکانی تریشکە هەر حەزم کردووە دایمە ترسێکیش لە دڵما بووە هەر لە بیدایەتی ژیانی هونەریمەوە بتوانم ینی چۆن ئەو خەڵکەوا لێ بکەی کە بەلایانی کەمەوە کاتی گران بەهای خۆی بابە تۆ بە جۆگرتنی وشەکانی تۆ، بە دەنگی تۆ، بە موزیکی تۆ، کە ئەبێتە هۆی بڵێن دانانی ڕێچکەیەکی مرۆڤ دۆستانە لە ناخی گۆگرا کە تۆ مرۆڤیش تاکە عاملی ئیجابی سەربۆی زەویە چۆن بتوانین ڕێچکەی ژیان خۆشکەین کە بەداخەوە ئەگەر ئێمەش و تۆش و خەڵکانی پێشکەن. بەڵێ بەدڵنیاییەوە سوارە بەو هەموو جوانیەوە، بەو هەموو خەمە گەورانەوە لە پڕێکدا ماوەیەک بێدەنگ دەبێت. ڕەنگە هەواداران و هەم گۆگرانی دەنگی ئەمریکا و سێرکەرانی دەنگی ئەمریکا ئەو پرسیارە بکەن سوارە بۆ ماوەیەک بێدەنگ بوو. کاکە ئاسۆ، من 3 ساڵە لە دەرەوەی وڵاتم. ئەم 3 ساڵە تا ئێستاش بەڕاستی هەرغەریبی زۆر ناخۆشە، دوور لە ماڵ و مناڵ و کەس و کارەوە زۆر ناخۆشتر. ئەم بەڕاستی وایە. اینجا ئەوە وای لێ کردووی سەبەبێکە هەر لە دنیا دینەکە دابڕێن. بەسی دەسەڵات نییە ئەگەر خوا بکات ژیان خۆش بێ بۆ هەموو لایەکمان نەکات بۆ سوارە بۆ تەواوی دنیا خۆش بێ ئینشەڵڵا.
منی ژۆکو ئەو خەڵکانی تر ئەوەی کە بڵین مەبەستمە ئەوەی کە ئەمەوێت ئەوەی کە ئارەزوومە پێشکەش بە ئێوەی کەم پێشکەش بە خەڵکی کەم جوانەکانی دنیا ئەوەی کە ئێستا تا حەیەتا تۆ ساڵێک ناموو بۆ لە بەر چاومانە ینی ڕەنگی ڕەش زیاتر بڵین ئاستی هەموو شتەکانی گرتووە بتوانین هەمومان ئەو ڕەنگە ڕەشە بڕێوێنینەوە جوانەکانی ژیان پێشکەش خەڵکین لە خۆبردی بەخشی شوزانم ینی ئەوەی کە بەها مرۆڤ گەورەکانە کە ئەبێ ئێمە فێرمین لێ ئەوانە پێشکەش بە خەڵکین و هیواداریش میشەڵڵا ژیان خۆش بێت و لە هەموو لایە بەتایبەتی لە وڵاتی خۆمان بدڵنیای خۆزگە پێکەوە هەومان پێکەوە بەڵێ هەومان پێکەوە لێبوردە تیمان خۆش بیوێ ڕاستی ئەو مەهامە پیرۆزە ئەبێ هەمومان خۆمانی بۆ هیلاکی بەدڵنیاییەوە سوارە کێ دەخوێنێتەوە گوێ لە کێ دەگرێت دڵنیام سوارە سەرسامە بە کۆمەڵێک دەنگ و شاکاری جیهانی و کوردی و لە بواری ئەدەب و مۆسیقا و گۆرانی و سینەماشدا ڕاستە فەرمووی منیش هەر لە کۆنیشەوە کە ئەمەنی کاتی هەرزەکاریشمان بکە لە کوردستان لەگەڵ خەڵکانی وەکو ڕێزت هەر خولیای بینی نیشان و فیلم و خوێندنەوەی کتێبەکانی ئەو کاتە کە سەردەمانێ و مامۆستا بۆرهان مامۆستای گەورە شەرکۆ چەند کەسانێکی گەورەی ترکە کە مامۆستامان بوون بەڕاست مامۆستامان بوون لە بنیادی فکریمانە لە پەروەردەی بیرکردنەوەمانە لە ناو کۆمەڵگایە ئەوانەشمان هەمووی خوێندۆت و توانیشمانە بەرکوڵێک لەو چێشمە کێشەی ژیانەی کە پێویستە ئینسان بە فکرێکی جوان و پاراوە بەرەنگاری ببیتەوە لەو پیاوە گەورانەوە شتانە بووین ئینجا لە هەمان کاتیشایمە ڕۆحمان دەروونمان پێویستی بە ئارامیە بەڕێز شارەزاتری لەم بەڕاستی دەرونی من و تۆ پێویستمان بە ئەو شتانەیە شتەگەلێکە کە زۆرمان زۆر پێویستی بە بینینی چاوی دڵە چاو بەکاری چاوی دڵ بەکاربێت پێویستیت بە ناخی خۆتەکە دایمە ئاوێزان بێ بە یان میکس بێ لەگەڵ فەرمایشتی فەرموودەکانی و پیاوە گەورانی وەکو حەزەتی مەحی و حەزەتی نالی و چون بۆ باسکەم و پیاوە گەورانە کە هەمووی دڕوگەوە هەیەیانەیە توانین ئەسی ژیان بۆ خۆشی کە هەبووە ئێستاش هەیە باش جاران هەبووە بتوانین بینەوە بەڕێشکی خۆمان و ببوورە من ئاوا لە وەختی خۆی ئەو شتانە خوێندێتەوە ئەلوودەی بۆ محەزم بەڵێ کاکە سواری گیان هەڵبەت ساڵی 2020 ساڵێکی پڕکارەسات بوو بەهۆی پەتای کۆرۆناوە چ کاریگەریکی ڕۆحی و جەستەیی و دەرونی و هاوکات کاریگەریکی هونەریشی کردە سەر ئیشەکانی تۆ پرۆژەکانی تۆ جوان بینی تۆ لە ئیشکردنی ئەم ساڵتا بە تایبەتی ساڵی 2020 کاکە ئاسۆ ئەم پەتا و درم و دەردەی کە ئێستا وڵا بۆ تۆ لە هەمووی جیهانە و لە وڵاتەکەی خۆشمانە بەداخەوە لەم ئەوروپایش هەنیشتی فێر کردین کەم وا بێ لەو شتانی کە فێریان کردین وەژویستنی مرۆڤە یەکسان بوونی ئینسانە لەم وڵاتەیە کە ئێستا منیتیام فێر بووم ڕەش و سپی و سوور و پەمەی فەرقی نییە کە نەخۆش کەوت کە ئەم پەتایی گرت بە یەکسانی یارمەتێ درێت هاوکاریت ئەکرێت بە تایبەتی لەم وڵاتی بەسپانیایی کە سامنیتیام حتمی لەوانی تریژ وایە بەس من باسی ئێرە ئەەکەم واتە مەهامی ئێمە هەمومان چ بە دکتۆرتەوە چ بە مهندیستەوە هەر هەمومان مرۆڤ دۆستانە بین باشە مرۆڤمان خۆش بوێت بیرمان بۆ هیچ تر نەچێت کە بەڕاستی ئینسان گەورەترین دەستکەوتە لە بەدڵنیاییەوە کاکە سوارە دڵنیام کۆمەڵێ پرۆژە و لە دوای ئەو ئیشەتانەوە لەگەڵ زانایە هەست بە شتێکی زۆر جوانەکەم دڵنیام بە گوڕ و تیمێک و تەوژمێکی جوانەوە بەرەو ساڵی 2021 ڕۆن دڵنیام پرۆژەی دیکەت لە خەیاڵایە خەونی جوانت لە خەیاڵایە
بینەرانی دەنگی ئەمریکا و زایاڵی داهێنان پیان خۆشە بۆیان باسکەی چ پرۆژەیەک ئێستاکە لە خەیاڵتانایە و بەنیازی بە چ تەوژمێکی جوانەوە دەست پێ بکەنەوە. چاکە ئاسوودجان ئیشکردن هەر لە کوردستانیش و لێرەشکی لە هەموو شوێنێک کاتێکی زۆرێ بێت ئیمکانێتێکی باشی بێت بڵێن بە هەمان کاتا بێ خۆتی بۆ تەرخانکەی ئیش دوورکەویتەوە یان ئەبێ کاتەکانت بەرنامەکانت بە شێوەیەک ڕابێنی کە بتوانیت ئەوەش بکەیت و کارەکەش بتوانێت. بەڵام بەڕاستی من ئومێدێکی باشم بە کاکەزانە هەیە بەس شەرمەندەی لای کاکەزاناشم بەڕاستی کاکەزانە ئەو ئیشەی بۆ کردوم هیچ بەرامبەرێکی لێوەر نەگەر بەرامبەر هەر خزمەتیشی کردوم جوانەکەیەوە هاتووە بە دڵنیاییەوە وڵات ئیتر ئێستاش مش فەرمی لێ یەکەم بڵێم کاکەزانە کارێکی کە باپێنەوە لەو لێ ڕابینم لە کاکەزانە بەڵام خەڵکانی تریش هەن کە هەر ڕێزدارن زۆر پێشتیشم لەگەڵا کردوون ئەوانیش بە هەمان شێوە ئامادەگیان دەربڕیوە یارمەتیم بن سپاس یەکیانەکەم چکە ئێمە ئەگەر گۆرانیش بڵێن بەڕاستی بەبێ موزیسیان بەبێ ئەو هاوڕێ و برا خۆشەویستانم چەوانی ئێرە کوردستانیش بەڵێ وەکو ببوورە و کۆوانەی بنسوی یان ئەڵمان برادری زۆر خۆشەویستیشم لەوێ هەیە ببورم توام ناساییە داوای لێبوورنەکە ئاساییە هەمووکووە ئەو برا خۆشەویستانی خۆشم لە سلێمانی ئەگەر بەڕاستی ئەوان نەبن ئێمە هەین بەس ئەو هەبوونەمان نییە ڕاستی ئەوان شتو پەنایی ئێمە ئەوان جوانکاری لە دەنگ و لە هەستی ئێماکەن من زۆر سپاس یەکە بە یەکیانە هەموو موزیکیانە ئەوی هاکاری کردم لە یەکەم ئیشی سوارەوە لە تیپی کۆژک ئەو بیرم کەوتەوە کاکە من بە کاکەزاناش کاکە ڕۆژکەریم ژیان لێرۆ چاوی ماچەکەم هاوڕێ و برای خۆشەویست ئینشەڵا بە نیازی گۆرانیەک پێکەوە بە موزیکی ئەو ئینشەڵا بەرهەمبێنین و پێشکەش بەو خەڵکە بە ڕێز و خۆشەویست دەست و چاوت خۆش بێ ئەو هەماهەنگە جوانە ئەتوانێت شاکاری هەمیشە جوانتان بۆ دروستکات بە دڵنیاییەوە. دوای من پرسیار کاک سواریجان هەڵبەت چ ئازارێک چ خەمێکی گەورە وای لێ کردی کوردستان نیشتیمان بەجێ بێڵیت لە پڕەکە؟ خەمی نیشتیمان خۆی بەڕادی خەمی نیشتیمان خۆی حەز ناکەم زۆر درێژەی بەس بڕاکە خۆشەویستترین شت لای من کوردستان بە گەورەیەتی جەماعەنی دەڕەکی چوارباخەکەی خۆ بەڵێ کاک سواریجان ئێستاش گۆرانیەکانت لە دڵی هەوادارەکانتە میناجیان لە دڵی هەموو عاشقانی دەنگی تۆیە هەر بە زیندویی دەمێنێتەوە و ئەم کارە جوانانەشە زیندوی کردەوە کارەکانی پێشووتریشت. زۆر سپاس بۆ و کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. زۆر سپاس جانێک ماڵتانەوە خۆشیە.
مستانها بلبل بشادي بوتوافي قل سحر مستانها بلبل بشادي بوتوافي قل كدي باغلي قلاله بصداه فغاروني كدي باغلي قلاله بصداه فغاروني لباغانه ناريني دلين شايني وبلان روي لميخانا سداشيني مقار بيري مغان روي بناري بالملوك عمري وفاي بويا هاردابي قوليكي سرو بالابو متاراجي خزاروي قوليكي سرو بالابو متاراجي خزاروي وفاي بويا قوليكي سرو بالابو متاراجي خزاروي قوليكي سرو بالابو متاراجي خزاروي I love it, man. I could say it less now.